ام سپاسیا ودکن هندگی مدگینی جیهانی و جبو کردستان بروج آوا روج هلات و ام پشگریا ملت خودکن و 14-15 روز ما ام سر پیان ام کولان ام دنگی خودکن کرد ماجی رو هلات جی و تعالی ان شاء الله وقت بید دلوانا به و ام جبو واجی در کبن و جبو روج آوا در جبو حتی پرچه کردستانی در کبن سرهدانه روج روج آمانو نمانه امیرو لفرنج برگو افقریجی دی ساعتی سر ملت می کرد روج آوا چه افرین چه کوبانی چه قامشلو چه روج حالات بری پاش شنگال بو کوبانی بو افرین بو ایرو دی سا روج آوا گل که خمگینا زاروک تین کشتن پیرک تین کشتن بقریجی و اف یکمینا جهانی جیرون جتنا ولی سر دکنو تشتک ناکن اف ایرو دم ندما پارتیای دما 8 میلیون کرد لجیهانیه ژمارەیەک لە ژمارەیەکی بەرچاو لە چالاکانی سیاسی هەر چوار پارچەی کوردستان نیشتەجێی شاری کۆڵ لێرە کۆبوونەوە بۆ پشتیوانیکردن لە خەڵکی لەم خەباتەی کە ئێستا هەم لە کوردستانی ڕۆژهەڵات و هەم لە ڕۆژاوا هەیە و بۆ مەحکومکردنی ئەم جنایەتەی کە بە دژی کورد لە ناوچەکەدا لە ئارادایە ئەم هاوپشتی و هاوخەباتیەی کە لە نێوان پارچەکانی کوردستان بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی هەرکەم لە پارچەکانی کوردستاندا گەلی کورد هەیانە جێگای دڵخۆشی خۆشحاڵیە کوردستان یەکە 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 ڕۆژهەڵات چینە